بەڕێزانم کاتتان باش دیارە بەشێک لە خەڵکی گڵەزەردە هاوکات نوێنەری ئەوقاف لە سلەیمانی هاتوون لە ڕێگەی ئامێرێکەوە دەیانەوێت مانگ ببین سەبارەت بەوەی کە بەیانی تەواوکەری مانگی ڕەمەزانە یاخود بەیانی دەکرێتە جەژنجا ئەم بەڕێزانە ئەمە وەکو نەریتێکی ساڵانە دێنە ئێرە دێنە شاخی گڵەزەردە لە ڕێگەی ئەم ئامێرەوە دەیانەوێت مانگ ببینن و دەیانەوێت چاودێری مانگ بکەن کە ئایا بەیانی تەواوکەری مانگی ڕەمەزانە یاخود بەیانی جەژنی ڕەمەزانە جابا بچمەلای قوربان سڵاوتان لێبێ ئێوە خۆتان خەڵکی گڵەزەردەن نەوەڵا خەڵکی سلێمانی باشە هەموو ساڵێک لە ڕێگەی ئەم ئامێرەوە دێن و چاودێری بینینی بەڵێ بەڵێ باشە ساڵان با بڵێن وەک دەگوترا دەیان و دەبێت بە چاوی سەرمان ببیندێ وایە ئەمە دڵنیایی زیاتر ئەدا یاخود چاودێریەکی دیکە نانە ئەمە دڵنیایی زیاتر ئەیە چونکە بە جوانی مانگ ئەبینیت ئەگەر بڵێن کاتی خۆی وێ ئێوە پێشببینی چی ئەکەن بەیانی ڕەمەزانە یا وەڵای ئێستا با سیر بکەین جا ئەو کاتا پێتان نەڵێن چۆنە دەیت فەرمووی با من کارەکەتان لێ تێک نەدەم بەڵێ ئەوە دەبینن ئەمە ئەو خەڵکانن کە دێنە شاخی گڵەزەردە و لێرەوە چاودێری بینینی مانگ دەکەن وەکو خۆیان باسی دەکەن ئیتر دەردەکەوێت کە بەیانی تەواوکەری مانگی ڕەمەزانە و یاخود بەیانی دەبێتە جەژنی ڕەمەزان دیارە ئەم دیاردەیە ئەمە ساڵانە نوێنەری ئەوقافی سلەیمانی هاوکات با بڵێن بەشێک لە خەڵکی گڵەزەردەوە ئەو کەسانی کە شارەزایەکیان هەیە لەم بابەتەیە دێنە شاخی گڵەزەردە و لێرەوە چاودێری بینینی مانگ دەکەن ئێستا دیارە پرۆسەکە دەست پێ دەکات و دەمەوێت دیمەنەکان زیاتر پیشان بدەین کە ئەمان چۆن دەردەکەوێت کە بەیانی بڕیاری یەکلاییکەرەوە دەدرێت سەبارەت بەوەی کە بەیانی ڕەمەزانە یاخود بەیانی دەبێتە جەژنی ڕەمەزان